السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكاري لپروردگار دعاي همولا يكمان وربگري إن شاء الله. عزيزان خوشويستان ميواناني مالي خوا سلام و رحمة و مهرباني خوا برشي بسر همولا يكمان دا. لو تاري امرودا من لخزمتي جنابتانا پێنج خاڵ باسەکەین بە کورتی. ئێمە لە پاشی ڕەمەزان یەکەم جومعەمانە ئینسانی ئیماندار لە مانگی ڕەمەزان چی فێربووین؟ یەکەمیان ئەوەیە هەموو کار و کردارێک خەڵکێک تیای ناجح دەبێ دەیباتەوە و خەڵکێکمان شوێنێ دەیدۆڕێنێ و ساقط دەبێ. ژیان هەروایە. سوپاس بۆ خوا ئێمە ظاهیریەن کە ئەوەی ئێمە لە توانامان بوو کردمان، ئەمش موژدەیەکی خۆشە بەوەی کەوا ئێمە توانیمان لە ڕەمەزاندا عیبادەتی تەواو بۆ خواگیان دووپات بکەینەوە و بڕیار بدەین و تەوبە بکەین و پەشیمان بینەوە. و لەگەڵ ئەوەشدا هەموو شتێک بیدایی هەیە، نیهایی هەیە. هەموو شتێک کە دەستی پێکرد کۆتایەکەشی دێ. ڕەمەزان کە بیدایی هەبوو نیهاییشی هەبوو ڕۆیشت. بەڵام ئەوەی خواگیانە فەرمێ جەلە جەلالوه لە قورئاندا تەماشا بکەین ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەگەر دنیا تەماشا بکەی چاکەی چاکەکاران زۆرجا خراپەی خراپەکارەکان دادەبۆشێ. چۆن ابن عباس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت لە تەفسیری ئەم ئایەتەدا دەفەرمێت ابن عباس ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ يدفع الله بمن يصلي عمن لا يصلي. ئەفەرمێ چاکەی نوێژگەران، چاکەی ڕۆژوان، چاکەی حاجیان، چاکەی عەمرەچیەکان، چاکەی ئەوانەی کە زەکاتیان داوە، ئەوانەی کە چاکەیان کردووە خراپەی ئەوکانی تر دادەبۆشێ. یعنی ئەم دنیاە لەبەر چاکەی چاکەکاران دەمێنێتەوە. ئازیزان، ئەگە خەڵکی چاکی نەبوو خوا مۆڵەت نادا دنیا بمێنێ بۆ سانیەک. ئەگە خەڵکی چاکی تیان نەما خواگیان قیامەت هەڵەسێنێ. وعدی خۆیەتی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام قیامەت کاتێ هەڵەستێ خەڵکی چاکە لەسەر زەویدا نامێنێ، کەسێ نامێنێ چاکە بکە، هەمووی خراپە، خواگیان قیامەت هەڵدەسێن. بۆیە ابن عباس تەفسیرێکی جوانی کردووە. دەستان خۆش بێ بۆ عیبادەتە جوانەی کردتان، دەستان خۆش بێ و موژدەتانش لێ بێ ئەوەی کە ڕۆژووتان گرت، ئەوەی شەو نوێژیتان کرد، ئەوەی بە گوێرەی توانای خۆتان کردتان. بەڕاستی ئەمە گەورەترین و چاکترین باشترین کردەوەیە کە لە ڕەمەزاندا ئێمە ئەنجامماندا. دووەمیانەوەی ئازیزان و خۆشەویستان ئاگاتان لە دەستکەوتەکانتان بێ. دەستکەوتی ئێمە ڕەمەزانە، لە نوێش، لە ڕۆژوو، لە چاکە، لە باشە. وریابین ئەم دەستکەوتە وەک خواگیانە فەرمێ وەلا تubطیلوا ئەعمالەکم، وریابن بەتاڵی نەکەنەوە، پوچەڵی نەکەنەوە دوای ڕەمەزان. کردەوەی چاکتان کرد لە ڕەمەزان ئاگاتان لێ بێ، ئامان و سەد ئامان ئەو کردەوە بانەڕوە. چونکە ئاوا ناتوانین ئێمە دووبارە چاکەی وا بکەینەوە. ئەبێ ئاگامان لە چاکەکانمان بێ کە تەقدیمی خوامان کردووە. ئەبێ وریابین پوچەڵ نەبێتەوە و وریابین بەتاڵ نەبێتەوە. و خاڵێکی دووەمیان هەر العەمەل الصالح کردەوەی چاکە. اعملوا الصالحات یان لە قورئاندا تەماشا بکەی وعملوا الصالحات. ئەم ئایەتە زۆر جار هاتووە و زۆرینە لە قورئاندا لەگەڵ ئیمانە هاتووە. کابرایەتە خزمەتی پێغەمبەری خوا وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا من ئیمانم بەخوا بێ نوێژ بکەم ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرم ئەچمە بەهەشت؟ پێغەمبەری خوا فەرمووی ئەم سیانە بە تەواوەتی بکە تۆ بەهەشتیت، ئەم سیانە بە تەواوەتی بکە تۆ بەهەشتیت. ئەمە گەورەترین موژدەیە کە پێغەمبەری خوا بە سەحابەی خۆی دەیدا. ئێمەش ئینشاءڵڵا ئەو سیانەها لێمانە و دەستیشی پێوە دەگرین و لە ڕەمەزاندا ئەمەمان بە عەمەلی جێبەجێ کردووە بۆ خواگیان. ئینشاءڵڵا لە هەموو لایەکمان وەردەگرێت. اعملوا یان واعملوا من الصالحات، بەردەوام بە لەسەر چاکەکانت مەی لە چاکەکانتش بڕوا بفەوتێ. چونکە چاکەکان الذين يعملون الصالحات لهم أجر
کەبیر لای خواگیان پلەپایەیان زۆر زۆرە لە چاکە. ئەوانەی بەردەوام چاکە ئەکەن بەهشت نەسیبیانە. خاڵی سێممان ئیستیقامە و بەردەوام بوون ئازیزان. بەردەوام بین لەسەر طاعات عیبادەت ئەوەی کە لەسەر شانمانە. فاستقم کەما ئومرت خواگیانە فەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەوەی کە ئەمرمان پێکردووی بەو ڕێگا ڕاستە بڕۆ. ئەمە بۆ پێغەمبەرە بەڵام بۆ ئێمەشە. بەو ڕێگا ڕاستە بڕۆ بە دوای پێغەمبەر لە دوای قورئانەوە پاشان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. لزوم الطاعة لله دەست بگرینەوە تاعەتی خواوە، دەست بگرینەوە ڕێگای ڕاست بە نیەتێکی خاڵص. پیاو چاکان فەرمویانە لە تەفسیریدا پرسیاریان کرد لە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئیستیقامە یعنی بەردەوام بوون. وتیان بەردەوام بوون چییە ئەی خەلیفەی ئیمانداران؟ ئەوش فەرمووی عیبادەتێکی ڕاست و خاڵیسەن مخلیسەن بۆ خوا بکەی کەس شەریکی نەکە دەیتە پاڵی، هیچ شەریکە نەدەیتە پاڵی. پرسیاریان لە ئیمامی عومەر کرد ڕەزا و ڕەحمەتی خوا لەوش بێت. وتیان ئەی عومەر ئیستیقامە معنای چییە؟ فەرمووی ئەوەیە ئەمر بە چاکە بکەی ڕێگا لە خراپە بگری. ئەوەی چاکە بڵێ چاکە، ئەوەی خراپە بڵێ خراپە. لەم زەمانەدا موسڵمانە ئازیزەکان قیامەتی خۆتان، گۆڕی خۆتان، قەبری خۆتان مەستێنن بۆ خەڵکانێک کە دنیایە و چەند ڕۆژێکە و دەڕوا. ئەوەی چاکە بڵێ باشە، ئەوەی خراپە بڵێن خراپە ئەگە ئەوێرن و ئەگەر ئەتوانن، ئەگەر دەتوانین هەمومان ئەگە ئەوێرین. ئەگەر ناوێرین ئەگەر ناتوانین مەڵێن پیاوێکی زاڵم بڵێن پیاوێکی چاکە، پیاوێکی ستەمکار بڵێن پیاوێکی چاکە. وریابە ئەم وشانە دەڵێی زۆر خەتەرە، چونکە هەمومان دەگەڕێینەوە ناو قەبرێک بچوو کفنێک کە هەموو دنیای تۆ بێ صاحبی ماڵی دنیای قیامەت هەر ئەوەی لەوە زیاترت نییە. ئەوەی چاکە و ڕێکە و عەدلە بڵێ چاکە، ئەوەی ئەوە نییە بڵێ خراپە. ئەگە براکەتە، ئەگە باوکتە، ئەگەر خۆشەویستترین کەسە لە دڵتا خراپە خراپە. ئازیزانە خۆشەویستە نابێت، چونکە پێغەمبەر گیانە فەرمێ يصدق به الكاذب نیشانەکانی قیامەت. کەسی درۆزن ئەڵێن ڕازگۆیە، درۆەکە خۆی ئەزانێ درۆەکە وا قسەکان یەکا بە درۆ پەشیمان نابێتەوە. پیاوێکی گەورە تێتە سەر کەناڵێک هەر کێ بێت عیب ناکا لە خۆی گشت ڕۆژێ دەسەکاتە درۆ، یەک درۆ، دوو درۆ، سێ درۆ، شەرمەزار نابی، خوا شەرمەزارت کا. ئەم حەمکە درۆیە بۆچی؟ لە پێناو چییە؟ بۆ کێ؟ بۆ نایبەی، بۆ تۆ نامری، ناگەڕێیتەوە بەلای خوا. نازانم ئەم خەڵکانە قیامەتیان چۆن لە یاد چوو. بۆ ئاوا بینێمە، بۆ ئاوا چاومان سوور بێ لە گوناح و لە تاوان. بۆی ئازیزان ئەوەی ڕاستە بڵێ ڕاستە. ئیمامی عومەر جوانی فەرموو چوێ ئەچینە لای ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوا لەوش بێ. فەرمویان ئەی عوسمان تۆ چی دەڵێی؟ ئەوش فەرمووی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی کردار و کارەکانت هەمووی بڕازێنەوە بە نیەتێکی پاک و ساف بۆ خوا، هیچ کەسێ مەکە هاوڵی. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ من عەباسش هەردووگیان لیان پرسین فەرمووی ئەوەی خوا فەرزی کردووە دەستی پێوە بگرەوە بەردەوام بوونە لەسەر عیبادەت. ئازیزانە خۆشەویستان ئێمە نابێت جومعە بەکەم بزانین، نابێت نوێژە فەرزەکان بەکەم بزانین، نابێ ئەوانەی ڕوکنی ئاینی ئیسلامی پیرۆزە بەکەمی بزانین. حەجە کە ئەوەی کە ڕۆژووە کە ئەوە شایەتمان ئەمانە هیچ کامی نابێ بەکەم. زەکاتە نابێ بەکەمی بزانین. ئازیزان وریابن، چونکە های لە زمانێکە یەواش یەواش هەمووی کاڵ دەبێتەوە، هەمووی وەک شتەکانی تر لێ دێ. نابێ مزگەوت لە بەرچاومان کاڵ بێ، عیبادەت لە بەرچاومان کاڵ بێ. نابێ بە هیچ شێوەیەک ئەبێ ئینسان خۆی تۆکمەتر بکە. خاڵی چوارەهەمان لە خزمەتی جەنابتانە خۆڕاگری لەسەر عیبادەت. ئازیزانە خۆشەویستان هەمومان حەزمانە کرد بە نیەت، ئەو دڵی کە من و تۆ هەمانە ئەو نەفسە حەزەکەین عەزیەتی نەدەین، ڕۆژوو نەگرین هیلاکیە لە بەیانیوە تا ئێرە ڕۆژوو بگرم. تۆ پارە دەرەکەی هیلاکیە زەکاتی لێ دەرەکەی، بۆ نمونە هەموو ڕۆژێ بێی بۆ نوێژ هیلاکیە، بەڵام ئەبێ سابر بی خۆڕاگر بی لەسەر عیبادەت. چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زەمانێ دێ دین وەک ئەسکلێکی ئاگری لێ دێ، ئەگە ئەیگری دەست و تێنێ، ئەگە بەریە دەی دەڕۆی دەفەوتێ و لە ناو دەچی، ئەبێ لەمە زیاترش
ئەگە ئامادە بووین لە پێناوی جمعە و جەماعەت لە پێناوی نوێژدا لە پێناوی فەرزەکانی خوادا هەرچیمان بەسەرا دێت ئەبێ ئێمە خۆڕاگەر بین لەسەری، ئەبێ سابر بین، ئەبێ ئارامگر بین لەسەری بۆی بگەینە ئەوەی قەینا با بستین بەس نەفەوتین، بەس خوا لێمان نەڕەنجێت. سوتانن دوای چاک دەبێت بەس بفەوتێن خەتەرە. بۆیە فەرموویان وكان أحب الدين إلي ما دام عليه صاحبه كما قال النبي عليه الصلاة والسلام. پیغمبری نازدار فرمووی خۆشترین چاکترین باشترین دینە و دینەیە بەردەوام بی لەسەری باکەمەش بێ. لە حەدیثێکی تردا پێغەمبەری نازدارە فەرمی عليه الصلاة والسلام لێیان پرسی کام کردار لای تۆ خۆشە، أحب الأعمال إلى الله لای خوا گیان خۆشە. فەرمووی ئەو کردارە کەم بێ بەڵام بەردەوام بێ. کرداری زۆر بەردەوام نەبێ پێغەمبەری خوا خۆشی نەگرن. خۆشترین عیبادەت نییە. ئەو کەسانەی وا لە ڕەمەزانە عیبادەت دەکەن، دوای ڕەمەزان واز دێنن چاک بزانن ئەو کردەوە لای خوا خۆشەویست نییە بەس ڕەمەزان بێ. كن ربانيا ولا تكونوا رمضانيا. کە پیاو چاکان فەرموویانە بۆ خوا بژی بخواویست بە ڕەمەزان ویست مەبە بەس لە ڕەمەزانە عیبادەت بکەی. پیاوچاکان وایان فەرمووە کەواتە ئێمە پێغەمبەری خوا حەزەکات لە کردارێک کارێک بەردەوام بێ باکەمش بێ. یا عەبدوڵڵاه پێغەمبەری ناودار فەرمووی بۆ سەحابە ئەی عەبدوڵڵاه فەرمووی چی لا تەکون کەچی مثل فلان. پێغەمبەری ناودار فەرمووی وەک فلان کەس مەبە. ئەی پێغەمبەری خوا کێ فلان کەس؟ وەک فلان کەس مەبە چەند شەوێ شەو نوێژ دەکا و دوای وازی لێ دێنێ. هەموو شەوێ دوور کات نوێژ کە بەس بەردەوام بە، بەس بەردەوام بە، نەکوات چوار ڕۆژ بیکەوی و نەیکەی دوایەوە. ئەمە پێغەمبەری خوا بە یەکێ سەحابەکانی هەڵێ وەک فڵان کەس مەبە کە شەوان چەند شەوێ نوێژی کردو و دوای وازی هێناوە. وەک فڵان کەسش مەبە هەر عیبادەت کە واز بێرە لە دنیا بەڵکو هەردی بە یەکەوە بکە. الأجر على قدرة المشقة. علەمایان و زانایانی ئوسوڵ دەفەرمن هەر کردارێک بە ئەندازەی هیلاکبوونێتی چەندە هیلاک بووی زیاتر هیلاک بووی ئەوە ئەجر و پاداشتەیە. شتێ بخەمە یادتان ئەم ڕەمەزانە بە ڕۆژوو بین هەمومان چی ڕۆژێک زۆر هیلاک بووی تاموزڕۆی ئاو بووی خەرکی ئەخینچایی هیلاکی برسێتی و ئاو بووی ئەو ڕۆژە خەیری زۆرترە لەو ڕۆژەی کەوا هیلاک نەبوویتە. چی ڕۆژێ چی نوێژێ زۆر یەسیای تەپاوە دوعات کردووە لە دشتی درێژتر بووە حەستە کرد زوو بڕۆیتە ڕکوع زوو بشتە سوجود بەڵام هیلاک بووی لەبەر ڕەزامەندی خوا ئێسیا بووی ئەو نوێژە زیاتر ئەجر و پاداشتی گەورەترە. کەواتە ئێمە بزانین ئازیزان خۆشەویستان ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەم پیاوچاکانەوا دەفەرمێ. ابن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە و پیاوکەڵە پیاوە لە تەمەنی 40 ساڵی دوای 40 ساڵی هاتەوە بووە عالم و زانای دانا. لە چی دەرسی وەرگرت؟ لەوە دەرسی وەرگرت چوو ئەشکەوتێکەوە بینی ئاوێک دێتە خوارە ئاوێ خۆمان ئەڵێن ئاوێکی نەرم سادە لەسەر خۆی گڵۆپە دێتە خوارەوە قەترە لەسەر خۆی بەڵام بینی بەردەکە چییە؟ بەردەکەی چاڵ کردووە. ئەو کاتە فکری کردەوە لەگەڵ خۆیان وتی باشە ئەو ئاوە بەو کەمیە ئەو بەردە بەو ڕقیە ئەو ئاوە بەو نەرمیە ئەو بەردە بەو ڕقیە چاڵی کردووە ئەی مێشکەکەی من بۆ ئەم دینە وەرنەبێ ئیتر دوایەوە دەستی داکەی. ئازیزان خۆشەویستە پیاوچاکان ئاوا کە فکریان کردەتەوە لە ژیانی خۆیان علامەتی قوبولی ڕەمەزان و کۆتاییمان ئازیزان خۆشەویستان ئەوش ئەوەیە وتیانە یەکێ لە پیاوچاکان شەیخ ئیسلامە فەرمی ئەوەیە کە بەردەوام بی دوای ڕەمەزان لەسەر چاکەکانت ئەوەی هەیە یعنی بەردەوام بی لەسەر چاکە و فەرمویانە پیاوچاکانش فەرمویان ئەوەیە کە دوای ڕەمەزانت وەک پێشی ڕەمەزانت نەبێ ئومێدەوارم هەمومان وابین چونکە ئەبێت دوای ڕەمەزانمان وەک پێشی ڕەمەزانمان نەبێت لە کار لە کردار لە کردەوە چونکە ئەمە گرنگە لە زمانێکین ئەبێ وریای دینی خۆمان بین وریای دینداری خۆمان بین وریای دینداری ماڵەکانمان بین وریای نەفسمان بین وریای دنیا بین نەمان خەڵەتێن ئەبێ بین مراجعە بکەین دەستگرینەوە جار ئەمانەش ناتوانین ئەبێ چی بکەی برادەری چاک کەسی چاک
کەسی باشت بێ ئەگەن نەبێ ئەو کەسە لەوەیە دەور و پشتەکەت ئەتسوڕێنێ تەسوڕانتی بەو دەور و پشتەکەت چاک بوو چاکت بۆ دەکەن. ئینسانی وا هەیە خۆی چاکە دەور و پشتەکەی سوڕێنێ سێرەکەی بە بۆنەی ئەوە عیبدار دەبێت بە بۆنەی ئەوە خراپ دەبێت چونکە دەور و پشتەکەی خراپە. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە عاقبەت خێرمان بکە تاعات و عیبادەت لە هەموومان قبول کە خوایان لێتە پاڕێنەوەی پەروەردگارە خوای عیبادەتی مانگی ڕەمەزانی شیرین و گەورە خوای لە هەموو لایەکمان قبول کە یا ئەڵڵا خوای لێتە پاڕێنەوە ڕەحم بە پیاو بە تەمەنەکانمان کە ڕیسپیەکان خوایان یا ڕەبی لەشیان ساخکەی تەمەنیان پڕ بەرەکەت و خەیر بکەی خوایان هەر ئازارێکیان هەیە خوای لە لەشیان دەرکەی یا ڕەبی خوای ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی یا ڕەبی خوای بەردەوام بن لەسەر سەر پۆشەکانیان حیجابەکانیان خوایە زیاتر پابەندی دینی خۆتیان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی خوای ڕەحم بە گەنجەکان و یا ڕەبی خوایە گەنجی هەردوو لا بکەی خوایان لێتە پاڕێنەوەی پەروەردگارە خوایان ڕەحم بە وڵاتمان بکەی خوایە ژیانمان خۆشتر باشتر چاکتر بکەی ژیانمان خوایە بکەتە ژیانی خوایە تۆ لێمان خۆش بی لێمان ڕازی بی و ژیانێکی باش و چاک بێ ئەی پەروەردگارە یا ڕەبی خوای عیبادەت و تاعەت مزگەوت و جمعە و جەماعەت چاکە و چاکەکاران خوایە لە دڵمانە خۆشکەی یا ڕەبی خوایە زەکاتی و سەرفترە و خوایە ئەوەی سەدەقە کردومانە خوایە لێمان وەرگری یا ڕەبی خوایە بە دیداری خۆت لە باشدا شادمان بکەی بە دیداری پێغەمبەرەکەت لەسەر حەوضی کەوتەر و باش شادمان بکەی یا ڕەبی خوایە لە مردووەکانمان خۆش بی شفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە احتیاجێکی خوایە احتیاجەکەی بۆ جێبەجێکەی ئامین ئامین والحەمدولله رب العالمین. السلام